ئەم بابەتێم جارەمان ئەم ڕاهێنانە ئەتوانین لە ماڵەوە دروستی بکەین. دایک و باوکەکان ئەتوانین یارمەتی مناڵەکانیان بن بە پارچە کاغەزێک بەیان کارتۆنێک بێت بەچی دروست دەکرێن بە قەساب ئەتوانین قەسەبەکە پارچە پارچە ببڕین. اینجا ئەتوانین بە چوارگۆشە ڕەنگەکان جیاکەینەوە. ئەگەر چوارگۆشش نەبێت بەپێی ئارەزوی مناڵەکە بە ئەندازەکان باز نەبێت لا کێشە بێت چوارگۆشە بێت ئەتوانین جیاکەینەوە ڕەنگەکانی لەسەر ڕەنگکەین. اینجا توانین پەتێک بێنین ئەو ڕاهێنانی پێ بکەین. پەتەکە هێنین سەرەتا بە شێوازێکی ئاسان دەست پێەکەین بۆ یارمەتی مناڵەکە بۆ ئەوی مناڵەکە بتوانێت کە پەتەکە بەکاربێنێت و بیکا بە قەسەبەکەوە بەم شێوازە. بەم شێوازە توانین یارمەتی مناڵەکە بین. شێوازێکی ئاسان. دوای ئەوە ئەتوانین ڕاهێنانەکە تۆزە قورسکەینەوە بەپێی ڕەنگەکان ئەتوانین جێیکەینەوە سەرەتا لە ڕەنگی پرتەقاڵیەوە، دوای ئەوە پەمەیی، دوای ئەوە شین. ڕەنگەکان بە دوای یەکە سەرەتا لە پرتەقاڵیەوە دەست پێ ئەەکەین. اینجا ڕەنگی پەمەیی، اینجا ڕەنگی شین. بەم شێوازە هەندێک مناڵ هەیە جاری وایە بە هەفتەیەک بە 2 هەفتە فێری ئەمانە بێت پێویستیان بە یارمەتی هەیە. لە دوایە توانین ڕاهێنانەکە تۆزە قورستر کەینەوە بە شێوازێکی تر دوایەوەی کە فێری ئەم دوو ڕاهێنانە بوو بۆ چۆنێتی پەتپێوەکردنەکە و جاکردنەوەی ڕەنگەکان کە فێری ئەوە بوو ئەتوانین تۆزێک بۆ قورستکەینەوە بەم شێوازە. بەم شێوازە پرتەقاڵی، پەمەیی، ڕەنگی زەرد و ڕەنگی سوور بۆ شێوازە پەتەکەی پێواکەین. یەکەم جار لە ڕەنگی پرتەقاڵیەوە دەست پێەکەین. اینجا ڕەنگی پەمەیی، اینجا ڕەنگی زەرد، ڕەنگی سوور. بەم شێوازە ئەتوانێت ڕەنگەکان جیاکاتەوە پەتەکەی پێوە بکات. ئامانجمان لەم ڕاهێنانە پەیوەندی نێوان دەست و چاوە و پەیوەندی نێوان دەست و چاو و جیاکردنەوەی ڕەنگەکان لەگەڵ ڕاهێنانی ماسوولکەشە بۆ دەست و پەنجەی مناڵەکە. بەم شێوازە ئەتوانین ئەم ڕاهێنانە دروستکەین لە ماڵەوە. اینجا ئەم ڕەنگانەش جیاکەینەوە، ئەم ڕەنگانە جیاکەینەوە بۆ شێوازە مناڵەکە توانێت پەتەکە بەکاربێنێت. ئەمەش ڕەنگەکانن.